زۆر باشە ژڤان هەر لە سەر مەسەلەی پۆستی سەرۆکی پەرلەمان کە پشتی سونەیە 6 مانگە ئەو پۆستە چۆڵە ینی پڕ نەکراوەتەوە هۆکارەکەی ئەمەشیە خۆ بەپێی دەست و دەبواە لە ماوەی مانگیەکە ئەمە پڕ شارگەلە کۆتەکردن لێ ڕێککەفتن نەهات ڕێککەوتن نەکراوە تا ئێستا ئەکرێ یان ناکرێ ئەمانە کۆمەڵێ پرس و قسە و باسن لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەسەر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز عەبدولئیلاه مشعان جێگری سکرتێری پارتی ئاراستەی نیشتیمانی واتە الاتجاه الوطنی لا سەر پرسی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان کە ڕاستەوخۆ لە بەغداوە میوانمانە بەڕێز مشعان شەوتان باش زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 زۆر باشە قسە لەسەر بربژێرکردنی مەشهەدانی دەکرێت بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان بەڵام کاتی خۆی مەشهەدانی لە دەورەی یەکەم سەرۆکی پەرلەمان بوو لادرا ئێستا خێرە بۆچی مەشهەدانی دەهێننەوە و کار چییە؟ نعم شكرا لجناب زۆر سپاس بۆ ئێوە و شەوی بینەرانی کوردستان 24 باش بێت بەر لە هەموو شتێک بۆ ئەوەی کە شتەکان بە پێودانگە کۆنەکان نەپێوین و بەراوردی نەکەین بەو کێشەیە کە ئێستا هەیە و ماوەی 6 مانگە سەرۆکی پەرلەمانی عێراق نەبژێدرا و وەکو ئێوە ئاماژەتان پێکرد ئێمە گەرمانەوێت سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێرین کاتێک دەمانەوێت کەسێک بە دیاریکراوی یاخود کاتێک مەحموود بەشەدانی یاخود سالم عیساوی هەڵدەبژێدرێت لەسەر ئەو بنەمایەن کە نزیکترین کەسن لە بەدەستهێنانی ئەو پۆستە و ناپرسین بۆچی ئەو دوو کەسە بە دیاریکراوی هەڵبژێدراون بعد ئەمەش لەبەرچی چونکە ململانەی سیاسی حکوومەتمان بۆ دروست ناکات و ڕەوڕەوەی حکوومەت ناتوانێت بە وەستان لەسەر کێشەکان بەردەوام بێت ئێمە دەمانەوێت کێشەکان چارەسەر بکەین و نامانەوێت کێشەی زیاتر دروست بکەین بەڵێ هەندێک کێشە هەن کە پەیوەندیان بە ڕەوشتی پیشەیانەوە هەیە دەکرێت قسەی لەسەر بکەین بەڵام بۆچی مەحموود مەشهەدانی چونکە مەحموود مەشهەدانی ئەم تێبینیانەی لەسەر نییە و کاندیدێکی باشە بۆ سەرۆکایەتی پەرلەمان لە هەمان کاتدا پرۆسەی ململانەی سیاسی کە ئێستا لە ئارادایە بەهۆی پارتی تەقەدومەوە بووە چونکە تەقەدوم وای دەبینێت کە ئەوان خاوەنی زۆرترین هەژمونی پەرلەمانی عێراقن چونکە ئەوان زۆرترین کورسیان بەدەستێنەوە ئەمان بە پشکی خۆیان دەیزانن بەڵام بە ئەومان بەبیر بێت کە بابەتی گەورەترین فراکسیۆن و هاوپەیمانی ئەوە دیاری دەکات لە پەرلەمانی عێراق کە چێ گەورەترین فراکسۆنە ئەو ئەم بابەتە پشکی ئەوانە بۆچی بۆی ئەگەر بڵێن بۆچی مەحموود مەشهەدانی دەبێت بزانی بەر لە هەموو شتێک کە محەممەد حەلبوسی پیاوێکی زیرەکە لە پشتگیریکردنی مەحموود مەشهەدانی چونکە مەحموود مەشهەدانی لەلایەن شیعەکانیشەوە پەسەند کراوە چونکە سالم عیساوی لەلایەن خەمیس خەنجەر و سوننەکانەوە پشتگیری کراوە بۆیە مەحموود بەشەدانی لە هەموو کەسێک نزیکترە چونکە حەلبوسی پێی وایە دەیەوێت بە جۆرێک لە جۆرەکان لە سەرکردایەتی دەوڵەتدا بمێنێتەوە و ناتوانێت دژایەتی ئەم هەموو هێزانە بکات بۆیە ئەو لایەنێکی هەڵبژات ئەوش مەحموود مەشهەدانیە بە هەمان کاتدا هەڵبژارنێک بەسەر عێراق تێپەڕیوەکە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان بوو و ئەنجامەکانی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان شتێکی گرنگیان پێوتین شتێکی گرنگیان بەو هێزانە وتیان پێویستە گفتوگۆ بکەن بۆیە کاتێک محەممەد حەلبوسی لە پۆستەکەی لابرا بە تۆمەتی ساختەکاری دەنگێکی زۆری بەدەستێنە لە پارێزگاکان ئەمە ڕێگەی بەودا کە باشتر بێتە پێشەوە گفتوگۆ بکات بۆیە لەسەر ئەم پۆستەش گفتوگۆی کرد ئەمڕۆ هەڵبژاردننی مەحموود بەشەدانی پێویستە بەردەوام بێت و حکوومەت ڕێکارەکان کۆتایی پێبێنێت پەرلەمانی عێراق دەسەڵاتێکی یاسادانانە بۆ عێراقەکان پێویستە سەرۆکێکی نوێ بۆ هەڵبژێدرێت چونکە وەستانی ئەم کێشەی گەورەمان باشە یعنی دەستپێکێکی ئەفکارە ئێماژە پێکرد کوتڤە بۆ هەیڤەکێ ئەف پرزگرێک چارەسەر بۆ لێ 6 هەیڤ دەرباز بین ئالیە یاسایی و تایبەتیژی پشتی کاندیدکردنا مەشهەدانی و داخوازیە تەقەدم یعنی یەکدەنگیە کرد سەر هەیە دیف ئەو ئاخفتنێن ئالیێن سنی تایبەتیژ و حتا شیعیژی ناوە پەرلەمانی لێش دەرڤەی هۆڵە پەرلەمانی بکەن ئاخفتنا وانە چیە
دي داخازي تقدم جهينان يان جهشتا نيا دياره حتى أكون أكثر صراحة بۆ ئەوەی زۆر بەڕوونی قسە بکەم شتێکی شاراوە نییە کە دەسوەردانی نێودەوڵەتی هەیە لە هەڵبژارنی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆیە ئەوەی کە کاتێکی زۆری ویست کێشەکە بەهۆی ئەوەوە بوو کە فراکسیۆنەکان هەمویان کەتنا ئەو قەیرانەوە ئەمە بووە هۆی ئەوەی کە هەندێک دەسوەردانی دەرەکی داوا بکەن یاخۆت هانیان بدەن بۆ ئەوەی کە پەلە بکەن لە هەڵبژارنی سەرۆکی پەرلەمانی عێراق ئەمڕۆ دواکەوتنی ئەم پرۆسەیە لە بەرژەوەندی هیچ کەسێکدا نییە هەموو پێکاتەکان بە سوننە بە شیعە و بە کوردەوە هەمویان ئێستا لە ژێر هەڕەشەدان چونکە دەوڵەتێک بەڕێوە دەبن بە یەکەوە بۆیە سەرکردایەتیکردن و بەڕێوەبردننی دەوڵەت بەبێ کۆدەنگی و هاوپەیمانەتی ناکرێت ئەمە دەبێتە هۆی دروستبوونی ساڵێکی گەورە لە پرۆسەی سیاسیدا بۆ ئەوەی پارێزگاری لەو پرۆسەیە بکەن پێویستە ڕێک بکەون و گفتوگۆ بکەن ئێمە ئەمڕۆ باسی هەندێک بواری کێشەی سیاسی و هەروەها باسی لایەنی خزمەتگوزاری ناکەین بەڵکو باسی لایەنێکی سیاسی دیاریکراو دەکەین ئەگەر ڕێک نەکەون دووساری کێشەی گەورەتر دەبنەوە و من دڵنیام لەوەی کە دەسوەردانی دەرەکی یارمەتی دەردەبێت لە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی عێراق ئەگەر لێشم بپرسی تۆ لەگەڵ ئەم گوتارەی دای من دەڵێم نەخێر من لەگەڵ ئەم گوتارەدانیم کە وڵاتێکی وەکو عێراق و لە ئاستی مێژووی عێراق حکوومەتەکەی لەسەر ئەو بربنەمایە بەڕێبسێت کە دەسوەردانی دەرەکی هەبێت بەڵام بەداخەوە سەرکردە سیاسەکان بەم شێوازە قسە دەکەن و ئەم شتانەیان بەسەردا دەسەپێندرێت بەشێک لە سەرکردەکان و ئێمە ئەنجاممان دەوێت بە دوای ئەنجامدا دەگەڕێن بۆیە ئەگەر ئەنجامەکەی هەڵبژارنی سەرۆکی پەرلەمان بێت و حکوومەت بەردەوام بێت بە شێوازێکی دروست بۆیە ئێمە لەگەڵ ئەوەداین و ئێمە تەنیا چارەسەرکردنی کێشەکانمان دەوێت زۆر باشە بەڕێز مشعان ئێوە لە وەڵامەکەتدا چەندین جار وشەی دەستێوەردانی دەرەکیت بەکارهێنا مەبەستت لە دەستێوەردانی دەرەکی چییە؟ وڵاتانی هەرێمی دەور و پشتی عێراقا یان وڵاتانی زلهێزی جیهان ئەمە لەلایەک هەروەها پەرتەوازەیی نێوماڵی سوننە خۆشیانە؟ نعم أنا أقصد بالتدخلات من مەبەستم لە دەسوەردانی دەرەکی ئەمە شتێکم پێویستە هەمومان لەسەری کۆک بین کە دەسوەردانی هەرێمی و نێودەوڵەتی هەیە و دەسوەردانی گەورەشێ لەلایەن وڵاتانی زلهێزەوە ئەم دەسوەردانانە لەوانەیە وەکو ڕاوێژ وێنای بکەن و هەندێکیان لەسەر ئەو بنەمایە لێ بڕوان کە یارمەتی دەرە لە بەردەوامی حکوومەت لە کارەکانە بەڵام 2000 دەسوەردان هەیە و ئەم دەسوەردانانە ئامانزیان ئەوەیە کە بارودۆخەکە باشتر بکەن و ناوچەکە کۆ بکەنەوە هەندێک زاریش لە پێناو بەرژەوەندی خۆیانە بەرژەوەندی کەسی خۆیان من دڵنیاشم لەوەی کە هێزێکی سیاسی هەیە کە بڕیارەکەی یاخود ئەو بڕیاری کە دەیدات لەو وڵاتانە وەردەگرێت وەکو ئێوە گوتان هەرێمی دي مجار كرسي كا سروكي برلماني ماستر اگر ام وگرنوه بریا شش هی و اولادان محمد حلبوسی سروی کرسی که وکر پرزگری که ناوا پارتین سیاسی بتایبتی و حتی ناوا سنه آنجی خوش دا زیادتر لیبین ویری پرسیار اوه یعنی گله جارا بحثا عراق هفگرتی یا پیستی تکرن تایبتی جی پشتی وی بابتی و حتی نو کجی نهاتی اکلا کرن سروکک بو پرلمانی نهاتی دارن عراق که هفگرتی یا پیس برفکی و پیوندین حلبوسی و تقدم گل آلین سنه و حتی این شیعه جی برفکی و نعم بالتالي عملية بەڵێ پرۆسەی دوورخستنەوەی بەرز حەلبوسی پرۆسەیەکی یاسایی بووە بە یاسا دوورخراوەتەوە دادگاکان هاتوونەتە سەرهێڵ بۆ ئەم بابەتە ئەمە بڕیاری دادگایە ئەگەر پرۆسەیەکی سیاسی هەبێت تۆ پێویستە یاساش هەبێت بابەتی جێبەجێکردنی یاسا کۆتایی پێهاتووە ئەمە شواتەی ئەوەیە ئێمە
لە گۆڕەپانێک دەن گۆڕەپانی ململانەیە وەکو یاسای تێدا نەبێت باڵێن بۆیە من نامەوێت باسی لە دانی هەڵبووسی بکەن چکەمە بڕیاری دادگای بابەتێکی تەواو یاساییە بەڵام ئەو خاڵەی کە دەکرێت لە داهاتوودا ناکۆکی لەسەر دروست بێت ئەوەیە کە هیچ هەرچەندە هیچ بەرژەوەندێکی یاخود ناکۆکێکی درێژخایەن نییە و لە نێوان پێکاتەکاندا دوازار دەکرێت گفتوگۆ بکرێت بەڵام ئەو بەرژەوەندیانەی کە هەن دەکرێت بەڕێکەوتن بن هەندێک جار سەرۆک وەزیران کاندید دەکرێت بە کۆدەنگی ئەگەر بێت و فراکسیۆنی هەرە گەورە زۆرترین دەنگ بەدەستنێنن بۆ کاندیدەکەیان دوازار بە کۆندەگی کەسێک دیاری دەکەن لە بابەتی سەرۆکی پەرلەمانیش بە هەمان شێوە بۆیە پارتێ دەکرێت دەسوەردان بکات دەکرێت ڕێزەکان یەک بخەنەوە من وەکو جێگیری پارتی ئیتیزاهی وەتانی قسە دەکەم ئێمە بینیومانە کە بارودۆخەکە سی بەسەراتوە پێشنیازمان کرد لایەنەکان کۆ ببنەوە گفتوگۆ بکەن بەڵام کێشەکە زۆر گەورەیە تەنانەت سەرۆکوەزیرانی عێراقیش لە ماوەیەکدا ڕۆڵی با بڵێن باوکێکی ژێرا لایەنەکانی کۆکردەوە بۆ ئەوەی سەرۆکی پەرلەمان هەڵبژێرن وەکو ئەوەی کە دەسەڵاتێکی هەرە باڵایە لە دەسەڵاتداری عێراقدا بۆیە ئەگەر ئەمڕۆ ناکۆکێکی هەیە لە نێوان پێکاتەکاندا دەکرێت بەیانی چارەسەر بکرێت. باش ڕێز عەبدولئیلاه مشعان جێگری سکرتێری پارتی ئاڕاستەی نیشتیمانی ئەلئیتیجاه الوەتەنی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە شەوتان باش.